يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ژیانی سەرفراز و خۆشبەختی ئەم دنیایە بەختەوەربوون و ڕزگاربوون لە سزای قیامەت و شادبوون بە بەهەشتی هەتاهەتایی پەیوەستە بەو ڕادەیەی کە مرۆڤ پابەندە بە قورئانی پیرۆزەوە. خوای پەروەردگار لە سوورەتی ساد ئایەتی 29 دا دەفەرمێ: كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. دەفەرمێ ئەم قورئانە کتابێکە، نووسراوێکە لەلایەن پەروەردگاری جیهانیانەوە کە ڕەب العالەمینە و ذاتی ئەڵڵایە، نێردراوەتەوە خوارەوە ئیلەیکە بۆ تۆ ئەی موحەممەد صلی الله عليه وسلم، تا تۆش بە ئەمانەتەوە وەکو خۆی بیگەێنی بە ئوممەتەکەت و تا قیامەت ئەم پەیامی کۆتا ئاسمانیە بگا بە هەموو مرۆڤایەتی. ئەم قورئانە خوای پەروەردگار دەفەرمێ مبارەکون، بەڕاستی پڕبەرەکەتە. قورئان خوای پەروەردگار بە مبارەک وەسفی کردووە. مبارەک واتە زۆر بە پێزە. ئەو کەسەی دەیخوێنێتەوە بە هەر پیتێکی ئەو قورئانە یەک چاکەی بۆ نانووسرێ، بە هەر پیتێکی خوێندنەوەی قورئان بەڕەوانی 10 چاکت بۆ دەنووسرێ. ئەو قورئانە پیرۆزە بەرەکەتە، ڕەحمەتە. کاتێک کە دەیخوێنیتەوە هەست بە ئاسوودەیی دەروون دەکەی، کاتێک غەمباری گوێی لێ دەگری فەڕەحی بەدڵ تا دێ، کاتێک کە نەخۆشی بەسەر جەستەی خۆتا بیخوێنە، بەسەر منداڵەکان تا بیخوێنە، دەبێتە شیفا بۆ دڵ و دەروون بۆ جەستە. ئەو قورئانە لە هەر ماڵێکا بێ ڕەحمەت و بەرەکەتی خوای تێدا دەبێ، ئەبێ کاری پێ بکرێ. قورئان مبارەکن، خوا دەفەرمێ بەڕاستی ئەم قورئانە کتێبێکی پڕ پێزە، زۆر بە پێزە، هەرگیز تەواو نابێ فەڕ و ڕەحمەت و بەرەکەتی قورئان. ليدبروا آياته، خوای پەروەردگار دەفەرمێ لامی تعلیلە بۆ ئەوە ناردومانە لێی ورد بنەوە. تەدەبور و تەئەمل لە قورئان زۆر زۆر گرنگە. خوا دەفەرمێت لەسەر یەک ئاەتەکانی بوەستن، لێی ورد بنەوە، تێی بگەن، تێیدا قوڵ بنەوە. وەلیەتەذەکەرە ئولو الئەلباب، بۆیش ئەو قورئانە مبارەکەمان ناردووە بۆ ئەوەی یەکەم مرۆڤەکان لێی ورد بنەوە، جوان تێی بگەن، هەروە بەسەریا تێنەپەڕن، هەروەها بۆ ئەوەش ئەو کەسانەی کە خاوەنی کرۆکی عەقڵ و ژیرین، ئەوانەی بەڕاستی عاقڵن، لێی بەهرەمەند بن، چێژی لێوەرگرن، یاداوەری لێوەرگرن. بەڵێ ئەم قورئانە بەڕاستی ئیعجازێکی عەجیبە. هیچ کتێبێک نییە لەم سەرگۆی زەویەدا لە بوونی ئادەمەوە تا کۆتا بەشەری مرۆڤایەتی بتوانێت کتێبێکمان بۆ بێنێ وەکو ئەم قورئانە بەم حەجمە، بەم چەند لاپەڕەیە تەواوی بەرنامەی ژیانی ئینسانی تێدا بێ. ئەم قورئانە کاتێک کە ڕۆژانە دەیخوێنیتەوە پێت دەڵێ خوای حەق کە ئەڵڵایە بەس لە قورئانە دەناسرێ، خوایەکی بێ هاوتای بێ شەریک وەک خۆی لە قورئانە بیخوێنەوە خوا دەناسی، خوات پێ دەناسێنێ. ڕێگاکانی گەیشتن بە خوا بە ڕێک و ڕەوانی دەڵێ ئەوە سیڕاتی مستەقیمە بڕۆ سەری. ئەگەر دەتەوێت جوان بگەی بە خوا لە قورئانەوە، هیچ کتێبێکی تر پێویست نییە، خۆتت پێ دەناسێنێ. ئینسان ئەگە بێوێ خۆناس بێ، بڕواتە خزمەت قورئان بە تەدەبورەوە لێی وەربێتەوە، وەڵی دەزانێت خۆی چییە و بای چەندە. پێت دەڵێت چارەنووسن لەم دنیا و لەو دنیا چی دەبێ. پۆلێنی خەڵکیت بۆ دەکا لە قورئانە. مؤمنون
منافقون کافرون لەو قورئانەدا پێت دەڵێ لەگەڵ خۆتا چۆن هەڵس و کەوت بکە لەگەڵ خێزان و منداڵتدا پێت دەڵێ لەگەڵ کۆمەڵگا و دەوروبەرتدا پێت دەڵێ کام گوناحانە حرامن مەیانکە کامانە جوانن خۆتیان پێ بڕازێنەوە هەموو حرام کراوەکانت لە چوارچێوەی چەند ئاەتێکا پێ دەڵێ هەموو ئەحکامی خێزانت لە چوارچێوەی چەند ئاەتێکی کورتا پێ دەڵێ هەموو میرات کە بە مجەلەدات لە قانونا لە سەی دەنووس لە قورئان لە چەند ئاەتێکا پێت دەڵێ هەموو ئەوەندە بە کورتی غەیری خوا کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالە هیچ کەسێکی کە نییە بتوانێت لە کتێبێکی ئاوا بچووکدا هەموو بەرنامەی ژیانت بداتێ بەڕاستی ئینسان پێویستە قورئان بخوێنێتەوە کە خوێندیەوە ئەمجا تەدەبوری پێ بکە جوان جوان فێری خوێندنەوەی ببە ئەمجا لێی ورد بەوە لەسەر یەک ئاەتی بوەستە یەک ئاەت بێنە تەفسیرەکانی بێنە بیری لێ بکەوە بۆیە بەڕێزان ئەم قورئانە سوبحان الله قەت تەواو نابێ ئێستا لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرەو دواوە تەفسیری قورئان کراوە تەفسیری قورئان کراوە هەتا ئێستا بزانە هیچ تەفسیرێک لەگەڵ تەفسیرێکە داواکو یەک نییە عەقڵی ئەم مرۆڤە دەکرێتەوە زانایەک 1000 ساڵ لەمەوە پێش تەفسیری قورئانی کردووە زانایەشکە 500 ساڵ لەمەوە بەرز کردوێتی هەیە ئێستا وا خەریکی نووسینە هەیە لەمەوە دووە هەر یەکە تاموچێژی خۆی هەیە هیچیشیان ناتوانێت تەفسیری هەموو قورئان بکەن سبحان الله لە بەرەکەتی ئەو قورئانە خوا فەرمووی مبارەکە ئەوەندە بەچێژە ئەوەندە پڕبەرەکەت و بە پێزە تەواو نابێ ماناکەی وایە تەفسیری قورئان قەت تەواو نابێ هەر عەقڵێک هەر زانایەک دێشتکەی لێ زیاد دەکا هەمووشی هەر پێویستە هەمووشی ڕاستە هەر کەسە لە گۆشەیەکەوە ڕاستیەکانی پێکاوە خوای پەروەردگار دەفەرمێ بیخوێننەوە دوای ئەوە لێ ورد بنەوە ئەمجا تەئسیرتان تێدەکا کە لێ ورد بوویتەوە جوان لێ حاڵی بووی کاریگەری لەسەر دڵت دروست دەکا کە دڵ کاریگەر بوو بە قورئان ئەندامەکانی جەستەشت کاریگەری قورئانیان بەسەرەوە دروست دەبێ بۆیە ئینسان تەنها لە خزمەت قورئاندا بێ بۆی کافیە بەخوا ئینسان فریا ناکەوێت تەواوی کتێبی دنیا بخوێنێتەوە تەواوی گۆڤار و ڕۆژنامەی دنیا بخوێنێتەوە بیخوێنێەوە باشە بەڵام خوای گەورە ڕێگاکەی بۆ ئاسان کردووی بۆ خواناسین بۆ خۆناسین بۆ خەڵکناسین باسی ئەم دنیایەت بۆ دەکا لە قورئانە پێت دەڵێ دنیا بای چەندە پێت ناڵێ واز لە دنیا بێنە ڕێگاشت لێ دەگرێت لە دنیادا ڕۆبچی وەکو مێشت بچێنەوە هەنجوینەکەوت یا بخنکەی حەقیقەتی دنیا بەس لە قورئانە بۆ دەردەکەی وەکو خۆی قیامەتت بۆ باز دەکا ئەو قورئانەوە دەزانی هەنگاو بە هەنگاو تا دەدباتە بەهەشتەوە هەمووت بۆ باز دەکا بە کورت و پوختی و ڕێک و پێکی بە چێژی و تامێکی تایبەتەوە هەمووی لە قورئانە دەدۆزیتەوە جا ئەم قورئانە کاتێک کە بە تەدەبور لێ وردەبێەوە بەڕێزان یەک وشەی نییە ماناکەی وەکو وشەیەکی تر بێ ئێمە لە زنجیرە باسەکەماندا لە خزمەت قورئاندا بۆین وتمان خوا دەفەرمێ ئین الله یأمر بالعدل والإحسان وشەی عەدل واتە دادپەروەری واتە دادگەری واتە عەدالەت ئەی وشەی حەق نابێ وشەی حەق بە معنە عەدل بێ چونکە خوا نابێ دوو وشە وەکو یەک لە قورئانەکەیدا بەکاربێنێ بۆیە کاتێک کە چوومە خزمەت قورئان لە ختمی قورئانە ئینسان دەبێ بوەستێ دەفتەر و قەڵەمێک پێ بەردەوام بیان نووسی لە سوورەتی یونسا خوای پەروەردگار ئاەتێکمان بۆ دێنێ دەفەرمێ وەقوضیە بەینەهم بالقسط وهم لا یظلمون بچوە بۆ لای قورئان لە سوورەتی ئەززومەر ئاەتی 69دا هەمان ئاەت دووبارەوەتەوە یەک وشەی فەرقا وەقوضیە بەینەهم بالحەق وهم لا یظلمون لەوێدا لە سوورەتی یونسا فەرمووی بالقسط لە سوورەتی زومەرا دەفەرمێ بالحەق ئاەتەکە ڕێک وەکو یەکە هەمووی بەس یەک وشەی گۆڕیوە بۆ ئەو وشەیە گۆڕدرا پێمان دەڵێ عەدل و دادپەروەری لەگەڵ حەقا دوشتی لێک جیاوازن ئێمە ئەم وتارە ئەمڕۆ ئەوەندە فریا دەکەوین لە خزمەت سوورەتی یونس ئاەتی 54 دا دەبین وشەی قسط لێک دەدەینەوە خوای پەروەردگار لە سوورەتی یونسا دەفەرمێ کافرەکانی مەککە دەهاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەهاتن ئێسقە ڕزیوێکیان بەدەستەوە بوو هەر ئەوە تا بوو دوول لە ڕووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئیمانداران دەڵێن نەی دەکرد بە چاویە کابرا گەڕابوو ئێسکە پروسکاوێکی کۆنی لە قەبرێکا دۆزیبەوە دەهات و دەیوت من هي العظام قال من هي العظام وهي رميم من يحيي العظام وهي رميم تخوا أي محمد بيمان دڵی ئینسان دوای مردن زیندوو دەبێتەوە تخوا هیچ عەقڵێک ئەوەی عەقڵی لەسەرا بێت دەڵێ ئەم ئێسکە پروکاوە جارشکە دەبێتەوە بە ئینسان و محاسەبە دەکرێت چێتە بەهەشت و دۆزەخەوە دەهاتن بەناو ڕووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم بێئەدەبیان دەکرد کۆ دەبوونەوە دەیانگوت متى هذا الوعد إن كنتم صادقين محمد نعوذ بالله نيانگو پیغمبری خوا چکە ایمانیان پێی نەبوو ئەی محەممەد تۆ ناڵی قیامەت هەیە
تۆ ناڵی عەزابی خوا هەیە بترسن لە عەزابی خوا کە لەسەر ئەم خراپەکاری و بتپەرستی و بەدڕەفتاریە بەردەوام بن خوا غەزەبتان لێ بگرێ پێغەمبەری خوا دەیفەرموو بەڵێ ئەوە کەلامی خوایە دەیانگوت ئین كنتم صادقین ئەگەر ڕاست دەکەی دەبا ئێستا خوا غەزەبمان لێ بگرێ داوایان دەکرد هەر دەست بەجێ خوا غەزەبیان لێ بگرێ ئەگەر ڕاست دەکەی نەعوذ بالله تۆمەتی درۆیان دەخستە پاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بێمنەتانە دەیانگوت ئەحق هو بەگاڵتە پێکردنەوە بەغلا قرتێ و ئیستیهزاوە بە پێکەنینەوە دەیانگوت تخوا تۆ بەڕاستیشتا تخوا محەممەد تۆ بەڕاستە ئینسان دوای ئەوەی کەمر جارشکە زیندوو ببێتەوە تۆ لە قورئانەکەدا هاتووە ڕۆژێ ئەم ئاستێرانە نامێنن ئاسمان نامێنێ خۆر نامێنێ زەوی ئەم شێوەی نامێنێ تو خوا ئینسانی عاقڵە و قسەیە دەکا یان تۆ تێک چووی دیارە تۆ شێت بووی دەستت لێوەشێنراوە جنۆکە دەستیان لێوەشاندووی خوای پەروەردگار ئەمانەی هەموو لە قورئانە تۆمار کردووە دوای ئەوە دڵی پێغەمبەر دەداتەوە و ئامۆژگاریشمان دەکا بۆچی خوای گەورە باسی قیامەت دەکا لە قورئانە بۆ ئەوەندە لە قورئانە باسی قیامەت کراوە وەکو باسی دنیا کراوە لەبەر دووهۆ یەکەم بە مەزلومان دەڵێ هێندە دڵتەنگ مەبن ئەو کەسەی لەم دنیادا زۆرت غەدر لێ کرا ئەو کەسەی لەم دنیادا مافت زۆر خورا ئەو کەسەی خەڵک بەبێ کەسی زانی و پەلاماریان دای مڵکی داگیر کردی پارەی خواردی تۆ کەسێکی بە حورمەت و بەڕێز بووی نەدوی سوێنی خەڵک بڕێژی ڕۆژێک هەیە لە ظلم اليوم خوای پەروەردگار لە سوورەتی غافرە پەروەردگار پێمان دەفەرمێ ڕۆژێک هەیە کەستەمی تێدا نییە لە سوورەتی غافر ئاەتی 17دا لا ظلم اليوم ڕۆژێک هەیە هەرچی زوڵم بێ نامێنێ لەوێ دادگەری تەواو دەچەسپێ کە قیامەتە دڵخۆش بە ئەو کەسەی ستەمە لێکراوە ماڵت خوراوە مافت خوراوە ئەم دنیاە تەواو دەبێ ستەمەکانت لەسەر لا دەچن بە حەقی خۆت دەگەی خوا بۆیە ئەوەندە باسی قیامەت دەکا ئەی زاڵمەکان داچڵەکێن ئەم دنیاە هەروە ڕوون نابێ ئەو کورسی و کلێرە و قاسەیەتان هەر بەدەستەوە نابێ ڕۆژێ بەجێ دێڵن لێپرسینەوەی لەسەرا ئەی کار بەدەستان داچڵەکن قیامەت هەیە بۆیە خوا بە وردی باسی قیامەتشمان بۆ دەکا دووەم کە باسی قیامەتمان بۆ دەکا باسی دادگای خوا دەکا لەوێوە ئێمەی مرۆڤ فێر دەکا لە تۆی باوک و دایکەوە لەناو خێزانەکەتا تا حاکمی ناو دادگاکان و سەرمێزی دادگاکان فێر بن چۆن تەعامل لەگەڵ یەکترا دەکەن لە قورئانەوە دەبێ فێری جۆرەکانی دادگاییکردن بین بەڵێ عەرزم کردن ئەو بێئەدەب و بێحورمەتانە ئاوا تەحەدەی خوا و پێغەمبەریان دەکرد دەیانگوت ئەگەر خوا هەیە با غەزەبمان لێ بگرێ ئەگەر محەممەد ڕاست دەکەی با ئێستاکانە خوا غەزەبمان لێ بگرێ ئەوە تۆ تێک چوی عەقڵت لەدەستداوە ئەینە چۆن ئینسان دوای مردن زیندوو دەبێتەوە چۆن ئێمە لە بە ئەبوو باپیرانەوە ئەوە تا ئەو هەموو گۆڕستانە هەیە ئەم دنیا هەروە خۆی بۆ چۆن ڕۆژێک تێک دەچێ و دنیا نامێنێ خوای پەروەردگار بە پێغەمبەری فەرموو وەلەو ئەنە لكل نەفس ظەلەمەت ئەی محەممەدی خۆشەویستم ئەی ئیمانداری بەڕێز بزانە ڕۆژێک دێتە پێشەوە کە قیامەتە ئەلەو ڕۆژەدا ئەو کەسانەی کە زاڵمن ئەو کەسانی کە زاڵمن زاڵم کێیە والكافرون هم الظالمون ئەو کەسەی نەعوذ بالله بڵێ خوا بوونی نییە ملحیدەکان بڵێ ئەم ئەرزوو ئاسمانە هەر لە خۆیەوە مادەیە گەردیلەیەکە و یەکی گرتۆ بۆتە ئەم ئەرزوو ئاسمانە ئەڵێ مرۆڤ مشکێک بۆ مشکێک بۆتە مەیمونێک و مەیمونێک کلکی قرتاوە بۆتە ئینسانێک و هەر لە خۆوە بیردۆزەی پەرەسەندن ئەڵێ مرۆڤ ئاوا دروست بووە خوا نەعوذ بالله بوونی نییە لە گەردوونە والكافرون هم الظالمون ئەوانەی کافرن بەخوای پەروەردگار لە هەموو کەستەمکارترن لە سوورەتی بەقەرە ئاەتی 254 دەفەرمێ هەر کەسێک نەعوذ بالله عەقیدەی وابێت لەگەڵ خوادا لە گەردوونە کەسێک شتێکی تری پێدەکرێ هەر کەسێک بڕوای وابێ کە وتت یا ئەڵڵا پێویستت بە یاشتێکی کە هەیە نەعوذ بالله ئینسان لەناو دڵیە ئەو بیر و باوەڕە بچەسپێ بە ئەندازەی ئەوەی خوا ئەجەلی تۆی بەدەستە فڵان کەسیش بەدەستێتی بە ئەندازەی ئەوەی خوا ڕزق و ڕۆزی تێو دیاری کردو فڵان کەس دەتوانێت بیبڕێیان زیادیکە ئەم یەقینە لە دڵتا دروست ببێ بەو ناخەیەوە کە دەڵێی یا ئەڵڵا بڵێی مەدەد یا فڵان کەسیش نەعوذ بالله ئەوە شیرکە ئین الشرک لظلم عظیم بەڕاستی هەر کەسێک لەگەڵ خوای پەروەردگارە هەر شتێکی تر ئاڵایەک حیزبێک سەرۆکێک شێخێک وەلیەک پیاوچاکێک پێغەمبەرێک بەرێتە ئاستی خواوە ئەو پەڕی زاڵمە ئەوانە زاڵمن ئەو کەسەی کە لەگەڵ خوای پەروەردگارە نەعوذ بالله مشریکە هاوبەشی بۆ بڕیادەدا کەسێک دەباتە هاوتای خوای پەروەردگارەوە ئەو کەسانەی کەوا کافرن لە سوورەتی قافا دەفەرمێ كل كفار عنيد سەرکەشێکە
کافرە جگە لە کافریەتەکەی خۆی زۆریشی ڕق لە ئەهلی ئیسلامە ئەوە نیە خۆی کافرێکی ئازاد بێ و لە ماڵی خۆیان مسالیم دانیش بێ سەرکەش دڵڕق بغزایی بەرامبەر بە ئەهلی ئیسلام مناع للخەیری دژی هەموو خێرێکە دژی هەموو مزگەوتێکە دژی هەموو وتارێکە دژی هەموو قورئانێکە معتەدین دەست درێژی دەکاتە سەر ماڵی خەڵک سەر خوێنی خەڵک خۆی بەسەر خەڵکە کەش و فش دەکا مریب خۆی گومانی هەیە بەرامبەر بەخوا بە ئیسلام بەخۆیەوە داناچڵەکێ داناوەستێ دەکەوێتە ئەوەی گومان لە دڵی خەڵکیشدا دروستکانە عەوذ بالله جاوانە هەیە حیزبێکن هەیە ڕێکخراوێکن هەیە گۆڤارێکیان هەیە تەلەڤیزۆنیان هەیە لە دنیادا دەیانەوێت گومان بەرامبەر بەخوا بە ئیسلام و بە قورئان لە دڵی خەڵکی یا دروستکەن خوا دەفەرمێ ئەمانە ئەی خۆشەویستم ئەی محەممەد ئەی ئیماندار بزانە چارەنووسیان چییە ڕۆژی قیامەت کە هێندرانە حزوری خوای پەروەردگار و ڕاستیەکانیان بۆ دەرکەوت دەفەرمێ وەلەو أن لكل نفس ظلمت ما في الأرض لافتدت به ئەگە هەر یەکێک لەوانە لەو کافرانە لەو مشریکانە لەو خراپەکارانە ئەم زەویە هەر هەمووی هی ئەو بێ تەواوی سەر زەوی نەک وڵاتێک نەک بیرەنەوتێک نەک ریزە دوکان و شوقەیەک هەرچی سەر زەویە هی ئەو بێ لەفتەدەت بێ دەڵێ خوایە لێم وەرگرە و هیچم ناوێ هەمووی دەبەخشم دەیکەمە بەڵاوە ژێڕی خۆم بەس ڕزگارم بێ لە عەزابی خوا وأصروا الندامة لما رأوا العذاب كاتك قيامت بتشاي خوان دبينن أمجا أواني للدنيا دا بخلقيان دقول كرة خوانية نعوذ بالله هروا إما دروز بوين هروا بردوزي پرستندن مروا في دروز كردوا مروا فكان أرزو آسمان هروا لخوان وقرد كان قردي لكان شونا باليك وآدروز بوين كدبينن تخوايا شي عظيم هيا أواني كمشركن هاواريان لقل غيري خوا دا بوشتيش كدا كرد بويان دردكوي خو هيچ كسيك ئەوەی خوا ڕێگەی شەفاعەتیشی پێ نەدابێت لە پێغەمبەرانی شەفاعەتی بۆ ناکرێ خۆ هیچ کەس غەیری خوا بوونی نەماوە ئالەوێدا ئەو کەسانەی کەوا دژایەتی ئەم دینی خوایان دەکرد ئەوانەی تەعەدایان لە خەڵک دەکرد ماڵی خەڵکیان بە ناحەق دەخوارد خوێنی خەڵکیان دەڕشت و دەماچیان لەسەر سەری خەڵکدا دەنا و شەقیان لە خەڵک هەڵدەدا ئالەوێدا قورئان دەفەرمێ وأصروا الندامة لما رأوا العذاب ئەوەندە پەشیمانن لە پەشیمانیدا ڕوویان نایە قسە بکەن تەنانەت ڕوویان نایە بڵێن خوایە بەڕاستی پەشیمانی قسەکەشیان بۆ ناکرێ سەری خەجاڵەتی دادەخەن بێدەنگ سەری خەجاڵەتیان داخستووە حەقیقەتەکان دەرکەوتن خوای پەروەردگار لەو کاتەیە بەڕێزان سەیری ئەم دیقەتی ئاەتە بدەن وقضی بینهم بالقسط وهم لا یظلمون محکەمە دادەندرێ باسی قەزاءە باسی دیوانی محکەمەی خوایە خوا دەفەرمێ لە دنیادا ئەو هەموو بێئەدەبیان بەرامبەر بەخوا کردووە ئەو هەموو بێئەدەبیان بەرامبەر بە پێغەمبەری خوا کردووە تەحەدای خوا و پێغەمبەریان کردووە کە قیامەت نییە زیندووبوونەوە نییە بەهەژ نییە دۆزەق نییە خوا بوونی نییە خوا دەفەرمێ کە مەجلیسی قەزای خوای پەروەردگار مەجلیسی محکەمەی خوا دانرا قوضیە بینهم بالقسط بە ئەو پەڕی دادگەریەوە محکەمەیان دەکرێت بالقسط بەڕێزان نەیفەرموو بالعدل قسط لە عدلیش بەهێزترە یعنی بە ئەو پەڕی دادپەروەریەوە خوا حکمیان دەکا دڵنیاشیان دەکا وهم لا یظلمون هیچ ستەمێکتان لێ ناکەم سبحان الله لە گەورەی ئەم قورئانە کاتێک کە دەیخوێنیەوە کە دەگاتە سەر محکەمەی خوا هیچ سۆزێک هیچ عەتفێک هیچ هەڵچوونێک بە کەلامی خواوە نابیندرێ ئەم ئاەتە قورئانیە پێمان دەڵێ ئەی حاکمە بەڕێزەکان کاتێ لەناو هۆڵی دادگادا بووی ئەگەر تاوانبارێک بەرامبەر دۆستا قسەی بە محکەمە گوت قسەی بە حاکم گوت قسەی بە سەرۆکی حکومەت و سەرۆکی وڵات گوت قسەی بە حیزب و فڵان گوت تۆش وەکو ئینسانێک دانیشتووی وتی لێت بێمنەتم چی دەکەی بیکەی ئەگەر ڕاست دەکەی ئێستا حکمی ئیعدام دەرکە ئەگەر ڕاست دەکەی بڵێ بە پۆلیسەکان وەرە بمگرن بمکوژن هەوەکو چۆن ئەو کافرانە تەحەدای خۆ پێغەمبەریان دەکرد خوا دەفەرمێ کە قەزای خوا دانرا دەفەرمێ بە ئەو پەڕی دادپەروەریەوە خوای گەورە حکمی لەگەڵ کردن نە سۆز نە عاتیفە جوڵاندن نە خڕۆشان لە کەلامی خوادا دیار نییە ئەی حاکم دەبێتەوە لەو کاتەدا بەرامبەر ئەو تاوانبارە ئاوابی نابێت نە سۆزت بجوڵێ نابێت نە عاتیفەت بجوڵێ نابێت هەڵچوونت پێوە دیار بێ ئەبێ زۆر بە ئارامی بە ئەو پەڕی دادپەروەریەوە حکم لەسەر ئەو تاوانبارە بدەیت دڵنیای بکەی وهم لا یظلمون دڵنیا بەستەمە لێ ناکەم ئەبێ حاکم بە تاوانبار ئەوە بڵێ دڵنیا بە ئەو پەڕی دادوەریەوە حکمت لەگەڵا دەکەم دڵنیا بەستەمیشت لێ ناکەم ئەوە قیستە بالقستی بەڕێزان خوا فەرمووی بە ئەو پەڕی دادپەروەریەوە دەبێت لە ناو دادگادا حکم بکرێ جا کابرا هاوار دەکا قسە دەکا جوێن دەڵێ نابێ حاکم بەلایەوە گرنگ بێ ئەبێ ئەو جوانەی خۆی بەئاخنێ خوا بەو عەزەمەتی خۆیەوە دەفەرمێ ئەو بێئەدەبانە چیان بەرامبەر بە من دەوت
بەڵام لە بەرامبەر خوای پەروەردگارە خوا بە ئەو پەڕیدات پەروەری لەگەڵیان دەکا. سبحان الله کەلامی خوا چەند ڕێکە. بالقسط وهم لا يظلمون، هیچ ستەمتان لێ ناکرێ. ئەبێ ناو دادگا زۆر هەیە من بێ ئەو پەڕیدات پەروەری پێوە دیار بێ، بەڵام بۆ خوا فەرمووی بالحەقی، ئەی حەق لەگەڵ قستا جیاوازی چییە؟ حەق ئەوەیە حاکم لە مەجلیسی قەزادا وەقوضیە بالحەقی، قازی نابێ مفتی بێ، نابێ مەلا بێ. ئێستا من بە جەنابتان دەڵێم فڵانشت حەڵاڵە فڵانشت حرامە، بەڵام بە تۆ دەتوانم بڵێم حرام مەکە کە لە بازاڕە بینیمی غەش دەکەی؟ من هیچم پێ ناکرێ، بەس زمانم هەیە. دەچی لە ژنەی فتووە پرسی پێ دەکەی مامۆستا لە میراتە بەشم دەکەوێ؟ مامۆستا دڵە بەڵێ، یان دەڵێن نەخێر، بەڵام خۆ مامۆستا پۆلیس و ئاسایشی نییە حکم بکە. خوا دەفەرمێ قازی نابێ وابێ، قازی دەبێتە ئەو پەڕیدات پەروەر بێ حەقیش بێ. حەق لەگەڵ عەدلا ئەوەیە، عەدل هەر قسەیە بیر و ڕایە، بەندە یاسایەکان وەکو خۆی بەبێ زیاد و کەم دەخوێنێتەوە، فەرقی ئەم و ئەو ناکە، کەس نایترسێنێ. بەڵام حەق ئەوەیە عەدلیشە و قودرەتیشە. حاکم دەبێ ئەو پەڕی توانا و دەسەڵاتیشی بۆ جێبەجێکردنی یاساکە هەبێ. واتە ئەگەر لە شوێنێک نووسلام مەحکەمەی فڵانشت نابێ غەیری ئەو حاکمە هیچ کەسێک لەو وڵاتەیە جورئەتی ئەوە بکا بە حاکم بڵێ فڵان کەس بەندەکەی بۆ بگۆڕە، ڕۆژە فڵان کەسم بۆ زیندانکە، ساڵێکم بۆ حکمدا. ئەگەر ئەوە بوو دەبێ حاکم لەسەر مێزەکە هەستێ بڕواتە دەرەوە بڵێ ئەوە حکم نییە، ئەوە ڕاستە من عەدلەکەم خوێندە و بڕیارەکەم دەرکرد، ئەبێت جێبەجێکردنی تەنفیزەکەش بەدەستی من بێ. پەیامە بۆ حاکمە بەڕێزەکانی هەرێمی کوردستان، قەزا دەبێت دووشت بێ، بەعەدل بێ. خوا فەرمووی لە قیامەتە هەرچەند ئەوانە بێئەدەبیان بەرامبەر بەخوا کردووە، بەڵام لە دیوانی قەزای خوای پەروەردگارە بالقستی بە ئەو پەڕیدات پەروەریەوە پێیان دەڵێم ستەمتان لێ ناکرێ، لا یظلمون، هیچ ستەمێکتان لێ ناکرێ، بە ئەو پەڕیدات وەری حکمتان لەگەڵا دەکرێت. دووەمیش حاکم کە حکمێکی دەرکرد ئەبێت چاودێری حکمەکەی خۆی بکە، قودرەتی لەگەڵا هەبێت. نابێ بڵێ وەڵا فڵان کەسم حکمدا بە ساڵێک زیندانی، دوای کابرایکی حیزبی بە دەماچەیەکە بڕۆ لەو دیوی حاکمەوە کابرای دەرێنەوە ئازاری کە بڵێ بەیانی بڕۆ پیاوێکی کەشم بۆ بکوژە. کوڕی مەسوول بە دەماچەکەی باوکی هەڵ دەکتێتە سەر ئەم و ئەو دوو فیشێکی بە تەبڵی سەریەوە دەنێ، حاکم حکمی عەدالەتی بەسەرا دەدا کە مە زیندانی هەتایی بەسەرا بدەن. بەڵام دەبێت حاکم جەریء بێ، حەق ئەی خۆ بۆ فەرمووی حەق دەبێت لە پشتی قستیشەوە بێت، لە پشتی عەدلەوە. ئەبێ حاکم بە دووادار چوون بۆم حکمەی خۆی بکە. دواتر نابێت کاکی کوڕی مەسوول بە پشتیوانی باوکی لە مەکتەبی سیاسی و بڕیارێکی بۆ دەرکێ کوڕە کاکە دوای 2 ساڵ بڕندە ئازاری کەن و تەواو لە کوڕێکەوە بیان نەدەرەوە. حاکم کە ئەوەی بینی دەبێت دەست لە کار بکێشێتەوە. نابێ هیچ هێزێک لەسەر حکمی حاکمەوە لە وڵاتە هەبێ، هیچ کەسێک جورئەتی ئەوە بکات تەلەفۆنێک بۆ دادوەرێک بکە بڵێ فڵان کارم بۆ بکە. الحەمدولله حاکمی ئاوا لە کوردستانە هەن، ناڵێم نین، بەڵام دەبێت هەموویان وابن. ئێمە بینیمان حاکمێکی کوردمان هەبوو هەموو کورد شانازی پێوە دەکات، جەنابی حاکم ڕزگار خوا بیپارێزێ. حاکم ڕزگار دادگایی سەدام حوسێنی ڕئیسی عێراقی ئەو کاتی کرد، بەو هەموو تاوانانی کە ئەو بەرامبەر بەگەلەکەی ئێمە کردبووی، کابرایەکی کورد بەرامبەری دانیشت بوو. بینیمان لە دادگاکاندا چۆن سەدام هەڵدەچوو، سەرانیان قسەیان دەکرد، هەڵدەستانە پێ، تەهدیدی حاکمیان دەکرد. ئەو پیاوە یەک زەڕە نەچوە زێر سۆز، عاتیفە، هەڕەشە، گوڕەشە، بە هێمنی کاری خۆی دەکرد. ئەوە تێگەیشتووە لە دادگا دەبێت چۆن بێ. بالقستی وهم لا یظلمون، وستە من لێ ناکەم، ئەوە مادەی یاساییە، تۆ چی دەڵێی؟ من نە لێت تووڕە دەبم، نە هەڕەشە لێ دەکەم، نە دەترسێنم، حکمی دادگا بەسەراسیە بەجێ دەکەم. حاکممان هەبوو، من شاهیدم، کوڕی بەرپرس چۆ بۆ ڕاو، حەیوانی ڕاو کردووە، کەوی ڕاو کردووە، حاکم بە بڕیار ئەمری دەستگیرکردنی دەرکردووە، حکمەکەی بەسەرە جێبەجێ کراوە. ڕۆژێکی ماوە کاکی مەسوول تەلەفۆنی بۆ حاکم کردووە، کاکەوە کوڕی منە، نەدەزانی کوڕی منە، دەبووە نەتگرتایە. حاکم پێی وتۆ وەڵڵاهی من حەقم نییە کوڕی تۆیە یان کوڕی هەر کەسێکە. پۆلیسی دارستان گرتوویەتی و ڕاوی نایاسایی گرتووە، بەپێی مادەی یاسایی حکمم داوە. بەیانی بەردەبوو، بەس بۆ ئەوەی فێر ببی جارێشکە تەلەفۆن بۆ حاکم نەکەی، یەک هەفتێکی بۆ درێژ دەکەمەوە. ئەوە لەبەر تەلەفۆنەکەی تۆ نەک حرمەتی تەلەفۆنەکە ناگرم، لەبەر ئەوەی تەداخولی کاری دادگات کرد و خۆت بە سەرکردایەتی دەزانی یەک هەفتەی تر کوڕەکە لە زیندانە دێڵمەوە، کەوە ڕەن بێستان بێ. بەڵام بۆ ئەوەی دەرسی تۆ دادەم جارێشکە تەداخولی کاری دادگا نەکەی. ئەبێ حاکمەکان ئاوا بن. ئەم قورئانە پیرۆزە بەڕێزانە بێت لە کولی قانونا بخوێندرێ. ئەبێ ئەوانەی دەوری حاکمیەتی دەبینن ئەم ئاەتە قورئانیان بۆ باس بکرێ. عەرزم کردن خوا فەرمووی قورئان پڕبەرەکەتە، بەڕاستی پڕبەرەکەتە، هەر وشەیەکی لە شوێنی خۆی دایەتی. حاکم نابێ بڵێ بەس عەدلم هەیە،
ئەبێ حەقیشی هەبێ حەق ئەوەیە عەدلیشم هەیە و قودرەت و تواناشم هەیە ئەوەی کە بڕیارێکم دەرکرد هیچ بەرپرسێک هیچ مەسئولێک هیچ کوڕە مەسئولێک نییە لە ئاستمدا بتوانێت بڕیارەکەم هەڵۆشێنێتەوە ئەگە وای کرد دادگا بەجێ دێڵم ئەگە وای کرد ئەو وڵاتە کاول دەبێت ڕۆژ بە ڕۆژ کاول دەبێت ئەوایە کە کوڕی هەر مەسئول و مەسئول بەڵند و مەسئول لەقێک بە دەماچەکەی قەدیەوە هێرش دەکاتە سەر کوڕی فەقیر و ئەگەر لە ڕێگا بینی دەبێت خۆی لە سارەکەی لادێنەوە بەڵایەکە توش بێ ئەگە حاکم و دادوەری حەق هەبێ لەسەر زەویدا ئەوانە چاوترسێن دەبن ئەوانەش وەکو کوڕی فەقیر و هەژار و هەر هاوڵاتێکی ئاسایی بە ئاسایی و بە سەلامەتی لە وڵاتدا دێن و دەچن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردین بەرامبەر بە حەق بەرامبەر بە خەڵک بە حەق حکم بدەین با بچینە خزمەت فەرمودەیەک کە لە صحیحی بوخاریدا هاتووە ژمارەی فەرمودەکە لە صحیحی بوخاریدا 6780 صحیحی بوخاری ژمارەی فەرمودە 6780 لە حەدیثەکە دەفەرمێت حەزەتی عومەری کوڕی خەتاب بۆمان دەجێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت کابرایەک هەبوو لە مەدینە ناوی عەبدوڵڵا بوو پێیان دەوت حیمار پێیان دەوت کەر دوو لە ڕووی جەنابەتان کتێبەکە وا نووسراوە لە حەدیثەکەی بوخاریە پێیان دەوت عەبدوڵڵای کەر جا هەندێک لە عەرەب بۆ لەقەبی کەر و ئەوانەیان لە منداڵەکانیان ناوە من زۆرجە بیرم لێ دەکردەوە دواتر ڕۆژە لە کتێبەکە بینیم دەڵێ عەرەب بۆیە لەقەبی کەر و ئەوانەیان لە منداڵەکانیان دەنا کەلب و منداڵەکەی ناو دەنا کەلب لەقەبی کەلب دەیگو بۆی وەکو سەگ بۆم بە وەفا بێ منداڵەکەی ناو دەنا لەقەبی حیمار دەیگو بەڵکو وەکو کەر بە ئارام بێ ئاخر کەر گوێدرێژ زۆر بە ئارامە هەڵ ناچێ وەکو یەستری چەموژ نییە ڕێگای دوور دەبڕێ بێتە حەمول نییە دەیگو بەڵکو منداڵەکەم ئەو عەقڵیەتیان وابوو دەیگو ئەو لەقەبەی لێ دەنێن بەڵکو ئاوا هێمن و لەسەر خۆ دەرچێت ناویان ناو عەبدوڵڵای حیمار عەبدوڵڵای گوێدرێژ ئەم عەبدوڵڵای گوێدرێژە لە حەدیثەکە دەفەرمێت کان یضحك رسول الله صلی الله عليه وسلم زۆر کابرایەک بوو پێغەمبەری خۆش دەویست پێغەمبەریش خۆشی دەویست دایمە پێغەمبەری خوای دێنایە پێکەنین جا شەرحی ئەم حەدیثە لە فتح الباریدا لە مجەلەدی 12دا لە لاپەڕەی 95 دا تەماشاکەن ئەفەرمێ ئەم پیاوە دەچوو لە بازاڕ هەر شتێکی جوانی بەرچاو بکەوتایە کە بازرگانێک پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان هێناوێتە بازاڕەوە چۆتە وڵاتێک شتی نوێی هێناوە خواردنێکی خۆش جلوبەرگێکی جوان کەلوپەلێکی نایاب دەچوو دەیگو کاکەجان ئەم کەلوپەلە بە چەندە دەیگو بە ئەوەندەیە دەوەڵای دەمەوێ ئەوە دەیبەم بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆ پارەکەی لێوەرگرە دەبیش دەیگو پێغەمبەری خوا لەسەر سەر و لەسەر چاوان پێغەمبەری خوا ماڵی کەس ناخوا بە ناوی پێغەمبەرەوە دەچوو دەی ئەی پێغەمبەری خوا تاق لە دەرگایدا فەرموو عەبدوڵڵا هاتی بەڵێ وەڵا ئەو دیاریم بۆ هێناوی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەی ماڵە داوا بێ و قبوڵمان کرد پێغەمبەر دیاری وەرگرتووە وەڵا ڕۆژی پێدەچوو کابرای بازرگان لە دەرگای ماڵی پێغەمبەری خوایدا ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بازرگانەکەم دەپێچمەوە دوکانەکەمدا دەخەم و دەڕۆم پارەکەم دەیە پارەی چی ئەی پارەی ئەو کەلوپەلێکە ئەو کوڕە بۆی هێناوی ناوی عەبدوڵڵا بوو پێغەمبەر فەرموو وەڵڵا ئەو بە هەدیە بۆی هێناوە بانجی کەن سەحابەیەک دەچوو لە دووی بانگیان دەکرد عەبدوڵڵا ئەمە هەدیە نەبوو نە وەڵڵای پێغەمبەری خوا حەزم لێ کرد تۆ لێی بخۆی پارەشم نەبوو خۆت پارەکەی بدە پێغەمبەری خوا دەستی کرد بە پێکەنین یعنی ڕەفتاری زۆر پێکەنیناوی بوو قسەکانی زۆر پێکەنینە بوو نوکتەی زۆری هەبوو پێغەمبەر خۆشی دەویست ئەم پیاوە لەگەڵ ئەو هەموو باشێدا یەک سیفاتی زۆر خراپی هەبوو یەکێک لە گوناهە گەورەکانی دەکرد کە عەرەق خواردنەوەیە کە خوا فەرمووی ریجس من عەمەلی الشەیطان نەسی قورئان لەسەر عەرەقە پێغەمبەری خوا نەعلەتی کردووە لە دە کەس لە عەرەق خواردنەوەدا ئەوەی دەیخواتەوە ئەوەی دروستی دەکا ئەوەی کە باری دەکا ئەوەی کە بۆی دێنێ ئەوەی کە بۆی دەژێڕێ ئەمانە هەمووی باسمان کردووە ئەو پیاوە عەرەقی خواردەوە عەرەقیشی نەک لە ماڵی خۆیدا خواردوێتەوە لە مەدینە خواردوێتەوە بە سەرخۆشیش هاتووەتە سەر جادە ئیسلام حەقی خەڵکی نییە لە ماڵی خۆیدا چی دەکا بەڵام مافی ئەوە نییە کۆمەڵگا بشێوێنی کەس مافی ئەوەی نییە بە سەرخۆشی بێتە سەر جادە کە هاتیە ناو شەقام و ناو بازاڕەوە سەرخۆش بووی عەقڵت تەواو نییە خەڵکت ئازار داوە ئەبێ حکومەت بێتە سەرخەت حکومەت ئەم پیاوە دەبێت تەنبێکە ژیرە لەلایەن پۆلیسی مەدینەوە ژیرە هێنایە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا فەرمووی لێدەن یەک دوو زلیان لێدا یەک دوو نەعلیان پێشەشا و زەمانەوا بووە لە بوخاریدا دەفەرمێت جارێش کە دیسان خواردەوە دیسان ژیرایەوە دیسان تەنبێکرایەوە دیسان خواردەوە دیسان ژیرایەوە جاری چوارەم دیسان هێنایانەوە هەر ئەو پیاوەی کە دۆستی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئاوا پێغەمبەر بە قسە خۆشەکانی پێدەکەنێ بە ڕەفتارە سەیرەکانی خۆشی دێ کابرایەک لە خزمەت پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم ئەو کاتێک کە ئەوە هێنایانەوە دوای ئەوە وتی اللهم لعنه یا ربی لعنەتی خوال لێ بێ یا الله بلعنتك خوا لعنتي خوا لم عبد الله يبكى ما أكثر ما يؤتى به أو هيج حياة وحرمتي نية أما هيج حياة نية أما تنجر جيراي وهنا يا خزمة بيغمبر وباك راي تولى قناه لسان دست فيك الدواء يا ربي خوا لعنتي خوتي بصر بارينا بيغمبري خوا دموتشاوي سور هالقرا
نیشانەی ئەوەی بۆ ئەم قسەی زۆر پێ ناخۆشە فەرمووی وامەڵێ لا تلعنوه کەس لعنەت لەم پیاوە نەکە لا تلعنوه فوالله ما علمت إلا أنه يحب الله ورسوله فرموي جاء حديثك أو دخل ما علمت عليه فيه سوءا أو فيه سوءا فرموي بو خوايا سوند بأ الله هرشي خرافة بلم بياوم نديوة شاني لعنتك الدنيا ياند فرمي لحديثك إلا أنه يحب الله ورسوله أو من بزان وعلم بيبي أم جنجك ناوي عبد الله ومبتلاب وبنقناها قولوا لناخي دڵە و خۆ پێغەمبەری خوای خۆش دەوێ لەناخی دڵەوە دەکوڵێ بۆ خۆشەویستی خۆ پێغەمبەری خوا لعنەتی لێ مەکەن سبحان الله چ دەرسێکی گەورەی داینێ بۆیە ئیمامی ابن حەجەری عەسقەلانی لە شەرحی ئەم حەدیثەدا لە فتح الباریدا لە مجلدی 12 لا پەڕینەوە تو پێنجا دەفەرمێ وفيه أن لا تنافي بين ارتكاب النهي وثبوت محبة الله ورسوله في قلب المرتكب دەفەرمێت جار هەیە ئینسان تووشی گوناهێک دەبێ کە خوا نەهی لێ کردووە گوناهی گەورەیە نەسی ئاەتی لەسەرە نەسی حەدیثی صحیحی لەسەرە بەڵام ئەم ئینسانە مبتەلا بۆ بەو گوناهەوە لەگەڵی ئالوودە بۆ وازی پێ لێ ناهێنرێ دەفەرمێ ئەمە ناکاتە ئەوەی کە بڵێ وەڵڵاهی تۆ خوا و پێغەمبەرت خۆش ناوێ مادام خوا و پێغەمبەرت خۆش دەوێت دەبووان نەکردایە سەیری کرد چه حەقێکە پێغەمبەری خوا بەو پیاوەیدا گوناهەکە لە شوێنی خۆیەتی حەقە گوناهی کەبیرەیە بەڵام مستحقی ئەوەنی لعنەتی خوال لێ بکرێ هەرچەند لعنەت لە عەرەخۆر کراوە بەڵام تۆ خوا و پێغەمبەری خوات خۆش دەوێ بۆیە بەڕێزان دەبینی جاری وایە کەسێک گوناهێکی گەورە دەکا مامۆستایەکی دڵسۆز لە مینبەرەوە بانخوازێک لە وتاریەوە ئەڵێ کاکە فڵان کەس ئەگە خوای خۆش بویستایە و پێغەمبەری خۆش بویستایە ئاوای نەدەکرد چاولێ ئەو پیاوە چەند جار لەسەر عەرەق گیراوە و خوا و پێغەمبەری خواشی خۆش دەوێ مەولودی پێغەمبەر کرا دەستان خۆش بێ جەماوەری کوردستان بەگشتی و شاری بەڕێزی هەولێر بە تایبەتی بەڕاستی دەبوو زیاتر بچووینایە مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم من حەقم بەسەر ئەوە نییە ناکرێ بە دین ئەگەر هەر شتێک لە دینە زیادی بکەی بیدعەتە و نەفرەتی خوای لەسەرە دین لێی زیان ناکرێت چۆن پێغەمبەر هێناوێتی و سەحابە کردوێتی هەروایە بەڵام ئەو مەراسیمانە کە بۆ خۆشەویستی پێغەمبەر دروست دەکرێت ئەو ڕۆژەی کەسێک کە شیرینیەک دەبەخشێتەوە ناکرێ مامۆستایەک بانک خوازێک مەلایەک بڵێ ئافرەتێک تا ئەژنۆی ڕوتە پانتۆڵی لە پێدایە قۆڵی ڕوتە سەری ڕوتە ئەوە مەعسیەتی خوایە ئەو گوناهی کەبیرەیە ئەوە دژی سوورەتی نور و ئەحزابی قورئانە نابێ بڵێ وەڵا درۆ دەکات تۆ مەولودی چی دەکەی و شیرینی چی دەژێڕی بۆ خۆشەویستی پێغەمبەر تۆی ناوێ نه چاولێ بە حەق حکمی لەگەڵا بدەین گوناهەکە لەولاوە گوناهە بەڵام دڵیشت پڕە لە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا بە شەرتێک گوناهەکەت بە حەڵاڵ نەزانی نەڵێ ئەو ڕووتی و قوتیە هیچ نییە گەنجێک سەیرێکی هەموو لەشی تاتۆیە کەچی لای قەڵات و لە شاری کاگە ئەحمەدی شێخ و مەوزگەوتی مەولانە خالید نەخشبەندی لە سلێمانیەوە دادنیشێ و بە دیار مەولودی پێغەمبەرەوە دڵی دەجۆشێ نابێ بڵێ تۆ هەموو لەشت تاتۆیە و دیسکۆیەکی و قژل لە دوایین کردو زنجیرێک لە ملدا نەخێر ئەگە کارەکەشت ناشەرعی بێت تۆ هەر خوا و پێغەمبەری خوات خۆش دەوێ بەڕاستی ئەوەی کە مسلمانان لە کوردستاندا نواندیان بەڕاستی دەبوو زیاتریش بکرێ ئەگە خۆپیشاندانێک دەکرێت دژی نەیارانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگە بێئەدەبیەک دەکرێت لەو ڕۆژانەدا نیشانی هەموو کونسڵگەری دنیا فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا ئەوانەی دەدەی ئەو میلەتە مسلمانە چۆن عەشقی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەوە نێتەکە ئەوەیە کە ئێمە چۆن ڕێبازی پێغەمبەری خوا بەرنادەین خەڵکی دنیا وەرن بیبینن بە هەموو جۆرەکانمانەوە بە ئافرەتی سەرڕوتمانەوە بە قۆڵی تاتۆکراومانەوە بە گەنجی دیسکۆمانەوە کابرا سمێڵی ئەوەندە بوو وەمزانی یەزیدی ئەوانەیە دەیگو وەڵڵاه ئەوەی قسە بە خۆشەویست بڵێ دەیکەم بە قیمە ئێمە ئیسلام ئەوانەشی پێویستە ئەبێ بە حەق نەک هەر بە عەدل بە تەرازویەک ڕێک ئەبێ حەقەکە بدەین بەو ئینسانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە صحیحی بوخاریدا هاتووە بە ژمارە فەرموودەی 6780 دەفەرمێت جارێکیان أبو هريرة دفرمي كسيك يعني هنا عرقي خواد بوديسان أتى النبي بسكرانة فأمر بضربه فمنا من يضربه بيده ومنا من يضربه بنعله ومنا من يضربه بثوبه فموي ليدا تم يكردنا دفرمي هبو زليكي ليدا هبو تاكي بيلاوكي بيدا شيشا هبو جامانكي وبشتينكي دادنا وبيي شيشا بزلكاني بۆیە سزای عەرەخۆر لە ئیسلامدا دیاری نەکرا یعنی حاکم دەتوانێت بە پێی زەمەن حکومەکان بگۆڕێ ئیمامی ئەبوبەکر کردی بە 40 دار ئیمامی عومەر کردی بە 80 دار لەم سەردەمەدا حاکم بە پێی کەسەکە
دەوڵەمەندێک عەرەقی خواردەوە نابێ غەرامەی مادی بکرێ جا ئەو لەسەر دۆلاری بەلاشی وڵاتە دەڕوە ئەو دەبێت سزنیکەی حاکم سەیری بارودۆخی ئەو کە ئەو غەرامەی مادی هیچ نییە بەلایەوە بڵێ دەفتەرە دۆلار بدە عەرەقت خواردوێتەوە سارەکەت گیراوە دەڵێ حاکم ئەو دوو دەفتەریە دەمجا بۆ من چییە دوو ئەوەندە لە میلەت دەدزم نە ئەو نابێ غەرامەی مادی بکەی ئەو دەبێ بیخیتە سجنەوە بە سجن تەنبیهکەی کابرایش کە هیچ لە باخەڵیانێ و بە سەرخۆشی سارە لێ دەخوڕێ ئەو سجنیکەی بەیانی فێری خراپتر دەبێت نەخێ بێنە غەرامەی مادی بکە پارەکە لە سەدڵی ئەو قورسترە پێغەمبەری خوا فەرمووی با ئەمە تەنبیه بێت جارش کە بە سەرخۆشی نایەتە ناو کۆمەڵگا و ئارامی مەدینە تێک بدا و شارەکەمان تێک بدا لەو کاتەدا کابرایەک دوعای خراپی دەکرد وتی ئەخزاه الله ئەی ڕەبی خوا ڕیسوات کە ئەی ڕەبی خەجاڵەت بی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لا تكونوا عونا للشيطان على أخيكم مەبنە یارمەتی دەری شەیطان لەسەر براکەتان ئاواتی شەیطان ئەوەیە ئەم ئینسانە خەجاڵەت بێ دەی تۆش بۆ دوعا دەکەی یا ڕەبی خوا خەجاڵەتت کە ئاواتی شەیطان بێتە جێ لە ڕیوایەتی ئیمامی ئەبوو داووددا کە شێخ ئەلبانی بە صحیحی داناوە فەرمووی قولوا اللهم اغفر له اللهم ارحمه فەرمووی لە جیاتی ئەو دوعایەکی خێری بۆ بکەم بڵێ یا ڕەبی خوا لێت خۆش بێ یا ڕەبی خوا ڕەحمت پێ بکە دایمە قسەی حەق بەدەمتاندا بێ قسەی حەق ئەوەیە داوای لێخۆشبوون بۆ خەڵک بکە داوای ڕەحمەتی خوا بۆ خەڵک بکە بەردەوام لەعنەتی خوا مەبەشەوە بابەتی حەق لەگەڵ عەدلە بابەتێکی گرنگە بۆ ژیانی ئەم دنیامان بۆ قیامەتی نەبڕاوەمان پێویستیمان پێیەتی ئەگەر کات مایەوە و زەمن دەرفەتی داین و خوای پەروەردگار تەمەنی پێبەخشین لە جومعەی داهاتوودا ئینشاءڵڵا لە خزمەتاندا زیاتر باسی دەکەین یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوای لە قورئانەکەت باشتر تێمان گەیەنی کە تێی گەیشتین جوان کاری پێ بکەین یا ڕەبی خوای هەموو ئەو کەسانەی کەوا بەو دڵە پاکەیانەوە خۆشەویستی خۆیان بۆ خوا و پێغەمبەری خوا دووپات کردەوە یا ڕەبی خوای لە بەڵاو موسیبەتی دنیا و قیامەت بیان پارێزی یا ڕەبی خوای خۆشەویستی ئەو ڕەسوول الله لە ناو تاک بە تاکی ئەم میلەتی کوردەدا ڕۆژ بە ڕۆژ زیاد بکەی لەسەر ڕێبازی ئەو خۆشەویستە ئێمە و سەرجەم مرۆڤایەتی بەختەوەری بەدەست بێنین یا ڕەبی خوای ئەو حاکمانەی کە بە حەق کار دەکەن هەر عادل نین بە حەق کار دەکەن یا ڕەبی خوای بیان پارێزی زیاتر دلێر و بوێریان کەی یا ڕەبی خوای هەموو ئەو کەسانەی بە هەر پلە و پۆستێکەوە دەیانەوێت بنازن و یاسا پێشێرکەن و شەرع پێشێرکەن و خۆ بەسەر میلەتی فەقیر و هەژارە هەڵکێشن یا ڕەبی خوای کورسی و کولێران لێ بستێنی یا ڕەبی خوای مافی مەظلومان لە زاڵمان خۆت وەرگری لە دنیا و قیامەتە ئەوەی نەخۆشە یا شافیە ئەڵڵا شیفای بدەی خوای ئەوەی نەخۆشە و چاوەڕی دوعای خێری ئەم موسڵمانانەی مزگەوتە خوای شیفای بە خێری بۆ بنێری یا ڕەبی خوای شیفای هەموو نەخۆشەکان بدەی هەموو دڵبەخەمەکان دڵخۆشکەی منداڵەکانمان ساڵحکەی ئەوەی نێتی خوای ئەولادی ساڵحی پێ عەتاکەی ئیسلاحی حاڵی هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون